تۆ ئەگەر سەرباز بیستە ئەم سەربازە خۆی بەچی دانێتن پارچەیە ئاسنە ئەگەر بکەوێتە بانت عەزیەتەدا ئەگەر تۆش بکەوی تەبانی هەر عەزیەتەدا. پاسەوانێک ئێستا ئەم پاسەوانە چینیە تارەکەی دۆناڵد ترەمپ کە ئێوە بسوڕێتەوە ڕاست وەستا و خەریکە لێدا جوڵە ناکات جوڵەیتیان نییە. ئەمە مانای چی لە ڕووی سەربازیەوە ینی ئەم پاسەوانەوە نەمتمانی بەخۆیەتی وەستاوە ئاوا لە بەردەمە و تیارەیە خۆی تارەکە داوەزێ گەر بینەرانیش بینی بێتیانەوە خۆی خەتێکی و شخص هەیە بەرامبەری چرای پێ ئیشارەتێداتی ڕاوەستان و هاتن و ئیشارەت تەما خۆی ناڵێم نێزیک نییە لە تیارەکە بەڵام تیارەکەش بەری ناکەوێت بەڵام ئەگەر ببینی بڵین بێرنەری تیارەکە زۆر نێزیک بوو لێی ئەگەر کەمێک قووەت ێرتر بدایانی مەچینە زیاد پاڵ بنێ بۆی هەیە ڕای کێشەی باتەناو مەچینەکەەوەی ئەو پاسەوانە ڕاکێشیەوە هەموو بەشەری ڕاکێشێ بەس قووەت بدەی مەمەچینەکانی هەر کەسێ لە پێشی بێ ڕایەکێشە قوتێدا مەڵێ وەزنی ئەوەنەیە نەخێر ئەی بات بە نسبەتی پاسەوانەوە بزانە ئەمە بۆ نەترسام نەکبەتە ناترسێ بووە کولیە عسکەری بزانە ئەوترێ مەسنع الأبطال شوێنی ئازا زەلامی ئازا کە دروست دەکاتن تۆ ئەگەر سەرباز بیستە ئەم سەربازە خۆی بەچی دانێتن پارچەیە ئاسنە ئەگەر بکەوێتە بانت عەزیەتەدا ئەگەر تۆش بکەوی تەبانی هەر عەزیەتەدا لەبەرەوە ئەوە خۆی بە ئاسندانەوە من پارچەیە ئاسنم کەس ناتوانێت کارم لێ بکاتن زەبط و نیزامی عەسکەری لێرە پێشانەداتن کە چین زۆر بەناوبانگە لەوەیە تایبەتی لە مەشقیانوانە ئەگەر ببینی چین وڵاتێکی سەیرە لەوەیە بەڕاستی جوولەی نابێ بە هیچ جۆرێکی بەریشی کەوێ ناجوولێتەوە نانەخێر ئەوەیە معنای پارچە ئاسنێکە و وەستاوە نەوەک بەشەرە.